ئازیزان بەردەوامە بین لەگەڵتان لەم بەشەی بەرنامەکەمانە قسە لەسەر دیارچین و باوچین ئەو گرفتاناکین کە لە ڕێڕەوی میز لە ژنانە دروستە بێ. با بزانین دیارچین هۆکارەکان چین و هەروەها قسە لەسەر ئەوەژەکەین بۆچی زۆر کات ژنان و خانمان لە دوای مناڵبوون تووشی گرفتەکانی ڕێڕەوی میزە بن. ئەمە چ کاریگەریەکی هەیە و نیشانەکان چیەکە لە خانما دەرەکەوێت؟ چەندە گرنگە خانمان بە زووترین کات سەردانی پزیشکی پسپۆرت بکەن پاک و خاوێنی تا چەند کاریگەری هەیە لەسەر ئەم بابەتە و چارەسەرەکانیش لەم نێوەندایە چیە بێ. بۆی لەسەر ئەم بابەتە بۆردی زانیاری وەرگرین. ئەمڕۆ زۆر بە خۆشحاڵیەوە دکتۆر ئیسرا ئیسماعیل بەڕێزیان پسپۆڕی نەخۆشیەکانی ژنان و مناڵبوونن وەڵامی سەرجەم پرسیارەکانمانەیە. تۆ دکتۆرێکیان سڵاو لێ بێ بەخێر بێ سەر چاوان. دکتۆر کاڵین ڕێڕەوی میز بەسمان لەمە چییە و بۆچی کێشە لە ڕێڕەوی میزا بە تایبەت لە خانمانە زۆرە؟ بەڵێ ڕێڕەوەی میز هەموو سیستمەکە ئەگرێ لە دەرچەی میزەوە بۆ میزەڵان بۆ بۆڕیەکانی میز هەتا گورچیلە. بۆچی لە خانمانە زیاتر دروستە بێ لەبەرەوەی خانمان بە شێوەیەکی گشتی دەرچەی میزیان کورتە، یعنی وەکو درێژی کورتە 3 بۆ 4 سانتیمە. لەبەرەوەی زۆر بەسەریعی هەچ بەکتریایەک هەچ ینی پیساییەک زۆر بە ئاسانی ئەتوانێ لە دەرچەی میزەوە بۆ بۆڕیەکانی میزەڵان اینجا بۆ گورچیلە بڕوە. بەڵێ بەراوردیکەین بە پیاوان درێژیەکە با بڵێن بەراوردیکەن بە پیاوان 18 بۆ 20 سانتیمە، یعنی مەسافەیەکی زۆرە، ینی زوو التیهابات دروست نابێت. هەر ئەم هەوکردنێ سەرەکەوێ بەرەو گورچیلەکان دکتۆرە کاڵیان گورچیلەکان تووشی بالضبط هەر ئەوەیە. ئیتر ئەگەر طبعا مایەوە بەبێ چارەسەر و بۆ ماوەیەکی زۆر بەتەکید ئەبێتە ئەسندینگ ئینفێکشن ئەچێتە سەرەوە. باش دکتۆر جگەل لە ئەوەی کە باسمان کرد کورتی ئەو ڕێڕەوە هۆکارەکانی ترچین کە هۆکارێکن بە هەوکردنیان کۆمەڵی هۆکار هەیە. یەکێکیان ئیلتیهاباتی با بڵێن هەوکردن بە ڕێگای بەکتریاوە کە باوترین بەکتریا پێی ئەڵێن ئیشریشیا کۆڵای ئیکۆلایە 80 بۆ 90 با بڵێن هەوکردن بەم بەکتریایە تووشە بن پێی. هەر ئەمە وەکو وتمان ئەم دەرچەیە کورتە هەرچی یعنی پیساییەک با بڵێن مەسەلەن ئەستایین بۆ هۆکارەکانی کە بڵێن مەسەلەن شێوازی پاکردنەوەی ناوچەی هەستیار زۆر گرنگە لە ژنانە، چونکە جگەلەوەی با بڵێن دەرچەکە کورتە نزیکی دەرچەی زێ و نزیکی کۆمە و ئەم دوو شوێنە هەوکردن زۆرە بێتیایە و بەکتریا و ئەم جۆرە ئیلتیهاباتانە بە ئاسانی ئەچێتە دەرچەی میزەوە. ئەمە یەکێکە لە هۆکارەکان. هۆکارێکی تر وتمان ئەناتۆمی خۆی ئەم شۆنە کە کورتە و نزیکی دەرچەکانی کەیە و لەگەڵ ئەوەشە حمل یعنی سکپڕی بۆ خۆی هۆکارە بۆ دروستبوونی ئیلتیهاباتی میزەڵان و دووبارە بوونیشی. لە کاتی دووگیان بوونە ئەم هەوکردنە دروستە بێ دکتۆرە؟ لە کاتی حملە زیاترە بێ بۆ خصوصا لەوانەیە کە پێشتر هەیان بووە یاخود ئەسڵەن نیانە کە مەسەلەن حملی دروست کرد سەیرەکە نیشانەکانی دەست پێەکە. بۆچی؟ لەبەرەوەی لە کاتی حملە بەرگری لەش کەمە بێ، تۆ معرەزی بۆ هەموو شتێک هەموو جۆر هەوکردن. یەکێک لەو هەوکردنانەش میزەڵانە. لەگەڵ جگەلەوە ئەوانەی کە زۆر میز ڕائەگرن بۆ ماوەیەکی زۆر مەسەلەن خۆی هەستەکە میزەڵانی پڕە بەڵام ناچێ بەتاڵیکە هەڵیەگرێ مەسەلەن بۆ چەند سەعاتێک، ئەمانە زیاتر معرەزە بن. ئەوانەی کە زۆر ئاو ناخۆن طبیعەتیان وایە ئاوش لەمەنی زۆر ناخۆن ئەمەژە بێتە هۆیەکی تر یاخود شێوازی پاکردنی ناوچەی هەستیاریان بە شێوازێکی هەڵە بەکاریهێنن. با بڵێن مەسەن ئێمە لە مەفروزە لە دەرچەی میزەوە بۆ خوارەوە سەیرەکەی بە پێچەوانەوە ینی هینیەکەن پاکیەکەن. ئەمەش هۆکارێکی ترە ئەتوانێ بەکتریا و ئیلتیهاباتەکان بگوێزرێتەوە. لە کاتی ئەفو هینیشە ئەوانەی کە لە تەمەنی 45 و 55 ئەوەستن لە سۆڕی مانگانە زیاتر معرەزە بن، دیسانەوە ئیسترۆجینیان کەمە بێ و بەرگری یاخود ئەوانەی کە شەکرەیان هەیە هەر بەرگری لەشیان کەمە بێ
دیسانەوە معڕەزن ئەوانەی ئەوانەی نەخۆش درێژخایەنەکانیش کاریگەری هەیە بەتەکید ئەوانەی شێرپەنجیان هەیە ئەوانەی کیمۆتیرەپی و رادیێشن بەکارهێنن ئەوانەی لەسەر دەرمانی درێژ خایەنەکانن با بڵێن ئەوانەی ئەنتیبایۆتیک بەکارهێنن بەبێ هۆکار باش دکتۆر ئەسرا ببرەلانە یەک پرسیار لەبوری لە قسەکان تاوم سنتاج کرد لای خۆمان ینی خانمێک ڕەنگە ئامادە بێت پۆشاکێکی زۆر گرانبەها بۆشە بەڵام چەند گرنگە پۆشاکەکانی ژێرەوە بابەتی مارکە بن چوزانم هەندێک لەو بابەتانە بن کە نابنە هۆکاری ئەمە پێت وایە هەندێک جلوبەرگ هۆکار بن بەڵێ بەتەکید ئەو جلوبەرگانە کە نسبەتی نایلۆنی زیادەی تایە نابێ بەکار بهێنرێت ئەبێ یعنی لۆکە بێ ئەگەر 100% لۆکەش بێ باشتر لەبەرەوەی مادەکە یعنی پەیوەندی هەیە بە جۆری هەوکردنەکە باشتر وایە وەکو وتمان شێوازی پاکردنەوەش دیسانەوە دەوری هەیە لەم مەوزوعە باشە دکتۆرە بۆچی زۆر کات من بینیمە ئەو ژنانەی کە مناڵیان بووە لە کاتی دووگیانەکانە کێشیان نەبووە بەڵام لە دوای مناڵ بوون ئیتر وردە وردە دەستەکەن بە دروستکردنی ئەم هەوکردنی ڕێڕەوی میزە ئەمەیان بوو بەڵێ ئێمە شتێک هەیە لە حەملە پێی ئەڵێن ئەسمتماتیک بەکتریوریە یعنی خانمەکە هیچ نیشانەی نییە هیچ مشکلەی نییە نە هەست بە کزانەوە ئەکە نە هەست بە میزە چرکەیەکە نە هەست بە ئازاری بەرمیزەڵانەکە هیچ مشکلەی نییە بەڵام عادەتەن سەردانێکی خانمان هەیە لە سەرەتای یەکەم قۆناغی دووگیانی ئەبێ سەردانی مەسەلەن بنکەی تەندروستیە پزیشکی پسپۆری خۆی بکە لەو کاتە فەحسێکی بۆ ئەکرێ فەحسی میزەڵانی پێ ئەوترێ ئەم فەحسی میزی پێوترێ ئەفۆ ئەم فەحسا زۆر گرنگە لەبەرێ ئەوانەی کە نیشانەیان نەیە بەڵام هەوکردنیان هەیە بەو فەحسا دیارە بێ کە پسپۆرەکە ئەی بینێ چارەسەری بۆ دروست ینی عیلاجی بۆەکە ئەنتیبایۆتیکێکی بۆ ئەنووسێ کە سەیف بێ بۆ حملەکە یعنی سەلامەت بێ بۆ حملەکەی و بەتەکید پێی چاکە بێ و دەستنیشانیەکە لە سەرەتاوە بەڵام هەندێک لە خانمان کە سەردان ناکەن ینی خۆیان ئیهمالەکەن ئەچێتە پرۆسەی مناڵبوونەوە نازانێت چی هەیە و چی نییە مەسەلەن بۆ نمونە لە پرۆسەی مناڵبوونەکەش زۆر میز ناکە مەسە خۆی ئەبێ 4 سەعات جارێ 2 بۆ 4 سەعات جارێ تەشجیعیانەکەن لە هۆڵی مناڵبوون کە میزکەن خۆیان بەڵام ئەوانەی کە نایکەن سۆندەیان بۆ دائنێن ئەم دانانی سۆندەیە ئەگەر بە شێوازێکی زۆر استیرایەڵ و معقەم نەبێ بەتەکید ئیلتیهابات و بەکتریا لەگەڵ خۆیان ئەیبا بۆ میزەڵات مناڵبوون بە سروشتیان بە نەشتەرگەری ئەم دوو شێوازە هیچیان کاریگەریان هەردووکی عینەن شتە هەردووکی عینەن شتە بگرە لە کاتی مناڵبوونی سروشتی کەمترە چونکە خانمەکە خۆی ئەتوانێ بچێ یعنی بۆ میزی خۆی بکە پێویست ناکە تۆ سۆندەی بۆ دانێ ئەگەر خۆی 2 بۆ 4 سەعات جارێ بڕوە مەسەلەن میزەڵانی بەتاڵکا و بێتەوە ئەوە زۆر ئاسانترە پێویستی پێ نیە بەڵامانەی نەشتەرگەریان بۆکەن بە تایبەتی بە نیوبەنج هەر زۆر ضرورە گرنگە هەموو خانمێک سۆندەی بۆ دانرێ ئەگەر بە شێوازێکی معقەمیش زۆر بێ کاتەکان لە هۆڵی با بڵێن نەشتەرگەری بە شێوازی معقەم دائەنرێ عامەتەیان بە شێوەیەکی گشتی بەڵام ئیتر ئەگەر یعنی هەچ غەڵەتێک هەڵەیەکی تیا بکەوێ التیهابات بەتەکید ئەگوێزرێتەوە بۆ میزەڵان دکتۆر ئێسرا ئێستا هەندێک جۆر لە سابوون یان هەندێک جۆر لە شامپۆی خۆشتن هەیە کە ئەمانە بێگومان موادی کیمیاییان تایە ئەمانە کاریگەریان هەیە لەسەر دروستبوونی ئەو هەوکردنەی ڕاڕەوی میز لە خانمانە کاریگەریان نەبێت دوانی دروستە بێت بۆی بزانن چی جۆرە بەکاربێنن ڕێنمایی تۆ چی ینی چ جۆرێک بەکاربێنن بەڕاستی وەڵڵاهی هەرچەند زیاتر سابوون و شامپۆ ئەو شتانە بەکاربهێنرێ زیاتر تووشی هەوکردنە بن زیاتر تووشی ئەو منتیقەیە تووشی ئەلەرژی حساسیەتێکە بێ ینی وەکو حساسیەتێک دروستەکە خورانەوە و کزانەوە و با بڵێن هەوکردنەکە زیاکە بەعکسەوە ئێمە پێشنیاریمان ئەوەیە کە زۆر مەوادی کیمیایی بەکار نەهێنرێت لەو
منطقەیە هەندێک شتی کوردەواریانە باس ئەکرێ بۆ ناڵێت چوزانم زعتر بکەرەوە 50 لتر ئاو و دابنیشێ و ئەمانە تۆ لەگەڵ یەوەکو بابەتێکی نەوەڵا بە هیچ شێوەیەک نابێ بەکاربهێنرێت هەندێ شامپۆی تایبەت هەیە پزیشکی پسپۆر ئەینووسێ بە پێی فەحس و بە پێی PH ناوچەیزێ ئەوانە بەکاربهێنرێت زۆر ئەوانەش ئەڵەن نابێت زۆر بەردەوامی لەسەری زۆر بەکتریای سوودبەخشەکان بەپێی پێویست بەپێی ئەو پزیشکە کە بۆی ئەنووسێ بەپێی فەحسەکان یعنی فەحسی بۆ ئەکە و ئەزانێ چ جۆر مەسەرەن هەوکردنی هەیە بەپێی ئەوە شامپۆکەی بۆ ئەنووسێ یاخود شتێکی ناچڕەڵ هەیە شتێک هەیە یعنی PH ناگۆڕێ هی ناوچەیزێ ئەتوانن ئەوانە بەکاربێنن. باشە دکتۆرە بۆ نمونە ئەو کەسانی کە تووشی ئەم هەوکردنی ڕێڕەوی میزابن چ نیشانەیەکی سەرەتایی هەیە لە کەسەکە دەرکەوێت بۆی کە گرفتەکەی زۆر لە قورس نەکات و بەرەو گورچیلەکان ئەم هەوکردنە سەر نەکەوێت؟ بەڵێ یەکەم نیشانە طبعاً میزە چرکەیان تووشە بێ ئازار هەست بە ئازارەکەن بەرمیزەڵانیان هەندێک جار ئەم ئازارە ئەچێتە با بڵێن بۆ حەوز ئەچێتە پشت ئەگەر بگاتە گورچیلەکان با بڵێن هەستەکە زوو ئەوێ بچێتە ینی میز بەتاڵکە بەڵام ناتوانێت کە ئەڕوا سیرەکە میزێکی کەمیت اینجا طبعاً هەست بە سووتانەوە و کزانەوە و ناڕەحەتیەکی زۆر لەو ناوچەیە هەستی پێەکە ئەگەر با بڵێن سەرکەوێ بە سندینگی فێش بچێتە گورچیلەکان لەگەڵیە تا و لەرز و ڕشانەوە و ئازارێکی زۆر هەندێک جار ئەچێتە خوێنەوە بێ بە سەپسز ینی باشە دکتۆر ئەگەری هەیە ئەم هەوکردنی ڕێڕەوی میزە بێ بە درێژخایەن بۆ نمونە بڵێ ئەم ساڵ لە ماوەی ساڵەکە دو سێ جار من تووشی ئەم هەوکردنی میزە بۆ میترەمە درێژخایەنە لەگەڵ ماشتی وا هەیە؟ بەڵێ بەتەکید شتی وا هەیە ئێمە وتمان کە حتى لە کاتی حملە با بڵێن لە نۆمانگیەکە ئەگەر 2 بۆ 3 جار خانمەکە توش بوو پێڵێن ئەمە درێژخایەنە درێژخایەنەکە چییە ینی ئەگەڕێتەوە بۆت خصوصا ئەگەر یەکەم جار کە توش بووی کۆرسێکی تەواتی عیلاجت وەرنەگرت خۆی چۆن عیلاجەکرێ ئەبێ یەکەم جار زەرعەیەکە بۆ بکرێ ئەبێ بزانی جۆرەکەی چییە بەکتریاکە چییە ئەبێ عیلاج وەرگری 5 بۆ 7 ڕۆژ دوای ئەبێ 3 ڕۆژ بوەستی زەرعەیەکی تر بکەی بزانی پاک بووە بە تەواتی یان نە اینجا ئەتوانی بڵێ من بە تەواتی چاک بووم لە ئیلتیهابەکە بەداخەوە لای خۆمان شتی وا کەس ناکە 2 ڕۆژ عیلاجەکە وەرەگری هەستەکەی بۆ خۆت باشی ئەڵێ دە باشە بە وازی لێبێنن تەواو من باش بووم. باشە دکتۆر ئێسرا ئەگەر خانمێک خۆی پاک ڕاگرێ ئەو بابەتانی کە جەنابەت باست کرد هەوکردنی کۆندامی زاوزەی پیاوانە گوازرێتەوە بۆ خانمە لە ڕێگای بەڵێ لە سەررجەی و لە ڕێگای سێکسەوە بەتەکید ئەگوێزرێتەوە هەندێک جۆر هەیە لە هەوکردن کە پێی ئەڵێن لە ڕێگای تایبەتە بە ڕێگای سێکسەوە ئەگوێزرێتەوە ئەوانە ئەگوێزرێن بەڵام ئەوانەی تر نەخێر یعنی بەعزە با بڵێن ئیلتیهابات هەیە تایبەتە بە ئافرەتەکە خۆی گوازراوەکانی هەمان نیشانی هەیە گوازراوەکان بۆکو با بڵێن ترایکۆمۆنەس ڤاجینالز نوع پاراسایتێکە ئەبێ لە زەی ئافرەتان لە ڕێگای سێکسەوە ئەگوێزرێتەوە بەتەکید. باشە دکتۆر ڕەنگی میز ئەمە نیشانەیە بۆ ئەوەی کە پێمان بڵێ ئەم کەسە تووشی هەوکردنی ڕێڕەوی میز بووە بەتەکید حتا بۆنی میزەکەش هەر عینەن شت نیشانەیە ئەگەر تۆخترە بێ ئەبێ بە هەندوێریگرین و سەردانی خۆی میز ئەبێ ڕوون بێ کە تۆخ بوو کە هەستی کرد شتی تایە وەکو پارچە و شتی تایە وەکو پارتیکەڵی تایە کە خوێنی تیا بوو ئەمانە نیشانن کە هەوکردنێک هەیە. باشە دکتۆر ئەگەر کەسێک جارێک تووشی ئەم هەوکردنە بوو بێت هات بێت بۆ لای پزیشکێکی وەکو بەڕێزە جۆرە چارەسەرێکت بۆ داناوە و سوودی لێ بینی و باش بۆ بەڵام لە دوای ماوەیەک دووبارە تووشە بێتەوە یەکسەرەچێت هەمان چارەسەر هەمان دەرمان وەرەگرێت و ئەڵێ بەکاری بێنم بۆی کەم جارە شاگوم ئەمە دروستە ئەم ڕێگایە خود نەخێر ئەبێت بێن بۆ لای بەڕێستان چونکە ئەگەر ئێوەی هەیە کە ئەم جارە جۆری بەکتریاکە جیاواز بێت لە چاوجارەکانی. بەتەکید ئێمە دائیمەن پێیان ئەڵێن دوای ئەوە کە باش بووی 1-2 ڕۆژ بوەستە بڕۆ فەحسێکی تر بکە بەڵام زۆربەیان ئەوە ناکەن یعنی بەداخەوە خۆی
مەسە ماوەیەکی تر 2 هەفتەی تر دیسانەوە چکە بەتەواتی چاک نەبووە هێشتا ماویەتی عیلاجەکەی تەواو نەکردووە دیسانەوە تووشە بێ ئەچێ هەمان وەصفە وەرەگرێ یعنی لەوانەیە ئەوەش نەبێ لەوانەیە شتێکی تر بێ لەوانەیە مشکلەکە لە ناو زێ بێ مەسەلەن وا هەستکە هی میزەڵانە ینی فەرقی هەیە شتەکان زۆر جیاوازن لەبەرەوە بەتەکید ئەبێ بگەڕێتەوە بۆ پزیشکەکە جارێکی تر فەحسی بۆ بکە و متابعیکە باشە دکتۆر چەندێک بەردەوام بێت مەترسیدارە ینی ئەم هەوکردە درێژە بکێشێت ئەبێ پشتگوێی بخا خانم ینی تەکید چونکە ئێمە وتمان ئەگەر ئەم بۆچی ئەوەندە دووبارە ببێتەوە ینی ها هەیەڵە چەند جارێک دووبارە بێت ئێمە وتمان ئەگەر مەناعەتی ئەیان ینی بەرگری جستەی ئەو ئافرەتە کەم بێ دووبارە ئەبێ مەسەلەن حمل بێ شەکرەی هەبێ لەسەر مەسەن دەرمانێکی درێژ خایەن بێ لەسەر کیمیاوی بێ ئەشعە وەرگێ ئەم شتانەی هەبێ بەتەکید دووبارە ئەبێ وەنیە بەڵام ئەگەر ئینسانێکی طبیعی بێ باش بێ و عیلاجی خۆی ماوەیەکی کامل هەفتەیەک وەری گرتووە و دوای ئەوە فەحسێکی کردووە سەیری کردووە کە بە تەواتی پاک بووە میزەڵانی هیچ چیتیان نەماوە ئەمانە دووبارە نابێ لێیان باشە دکتۆر ئەو کەسانی کە ماوەی چەند جارێک یاخود بۆ چەند جارێک مناڵیان بۆ سکیان پڕ کردووە ئەمانە چانسی توشبوونیان بە ئەم هەوکردنی ڕێڕەوی میزە زیاترە لە چاوژنێکا کە بۆ نمونە یەک مناڵی هەیە یەکسکی کردووە ئەخۆی ئەمە عیلاقی بە پاکردنەوە بە هایجین هەیە یعنی طبعا بەتەکید تۆ هەرچەند سک زۆر دروستکەی ئەوەنە بەرگری لە شیشل لەگەڵیا کەمترە بێ معڕەزە بی زیاتر بۆ ئیلتیهابات وەکو یەک مناڵی بووە بەتەکید نسبەتی ینی توشبوونیان زیاترە بێ بەڵام ئەگەر خۆی خانمەکە هوشیار بێ پاک و تەمیز بێ مەسەلەن با بڵێن میزی بەتاڵکە بە منتەزەمی ڕای نەگرێ بۆ ماوەیەکی زۆر ئەمانە چانسەکە کەمەکاتەوە باشە دکتۆرە تۆ وەکو پزیشکێکی پسپۆڕی ژنان و مناڵبوون ئەو هەڵە باوانە چیە کە تۆ ئەیبینی کە ژنانیان بۆ کلینیکەکە و بۆلا و هەستەکەی ترەمە هەڵەیەک و زۆربەی ژن دووبارەیە کاتەوە بۆی تووشی ئەم گرفتانە بێت چاڵەیەکەیەکە زۆر خانمان دووباری کەنەوە لێرەوە بتەوێت وەکو ڕێنمایی یەک ڕایگەیەنی تو پێمان بڵێ بەڵێ وەکو ئێمە بەرگر بینیانی با بڵێن بەرگری باشترە لە چارەسەری خۆپاراستن وانە ئەبێ خانمان خۆیان بپارێزن پێشەوەی توش بن و لەبەرەوەی خۆیان بپارێزن باشتر وایە کە توش بوون بە ئیلتیهابەکە عیلاجی خۆیان بە تەواوەتی چەند بۆیان نەنووسرێ بۆ چەند ماوەی چەندێک 7 ڕۆژ 10 ڕۆژ بەکاری بێنێ تەواوی کە دوای ئەوە فەحسەکەی دووبارە بکە مراجعەی پزیشکەکەی بکە متابعی کە هەتا بە تەواوەتی میزەڵانی پاکە بێ ئەو هەوکردنەی تیا نامێنێ ئەمە گرنگترینیانە ئەگەر توش نەبووە باشتر وایە ئەو زۆر بخوا میز ڕانەگرێ بۆ ماوەیەکی زۆر پاک و تەمیسی ئەو ناوچەیە ڕەچاوی بکات چونکە خۆتەزانی یعنی ناوچەکە داخراوە و دائیمەن تەڕە و دائیمە میدیایە بۆ ئیلتیهابات دکتۆر ئیسرا خواردنێکەیە زیادی کات کەمی کات یان ڕۆڵی هەبێلەوەی بەکتریاکە زیاتر گەشتە پێ بدا یان کەمی کاتەوە ینی مرۆڤ هەمیشە کاتێک نەخۆشیەکێ بێت یەکسە پناباتە بەر ئەوەی کە بە خواردن هەندێکیان چارەسەری بکەن خواردنێکی ئەم با بڵێن کەڕووە بەکتریایە گەشتە پێ بدات یان کەمی کاتەوە باشترین شت خواردنەوەی ئاوش لەمەنی زۆر زۆر گرنگە ئێمە حتا ئەوانەی کە ئێنە مەسەلەن هۆڵی مناڵ بوون ئاویان نەخواردووە سترێسن بێتاقەتن مەسەلەن ئازاریان هەیە یەکسەر مغەزیان بۆ دانێن ئەگەر دیقەتانیا بێ لەبەرەوەی هایدرێشن ینی ئەبێ ئەم لەشە دائیمەن تەڕ بێ ئاوی تیا بێ زۆر یارمەتیە با بڵێن پێشوەختی ژەر ئاو خواردنەوەی زۆر ڕەنگە ڕێگر بێت لەوەی کە توشیوانە پێشەوەی بێت نانە پێشەوەی توشبی تۆ ئەبێ ئەمە یعنی لایف ستایلی خۆت بێ ینی ڕۆژانەی ژیانە دوا بێ ئاوێکی زۆر بخۆی هەر کە هەستای لە خەو ئەبێ 2 پەرداخ ئاو بخۆین ئەمە قانون بێ
باشە دکتۆر ئەم پرسیاری ترکەی کەم زۆر پەیوەندی نییە بە تەوەرەکەمانەوە بەڵام هەر لەسەر باسی خواردن کە ئاری باسی کرد ژنان زۆر باسی ئەواکەن کە دۆشاوی تو بە تایبەتر ئەڵەن زۆر سوودی هەیە بۆ هێلکەدان ئینجامێت تۆ ئەمەمان بۆ پشتڕاستکەیتەوەکو پزیشکێکی پسپۆڕی ژنان و مناڵبوون ئایا خواردنی دۆشاوی تو بە تایبەتری ژەڵەن لە بەیانیانە بیخۆ سوودێکی زۆر زۆری هەیە بۆ هێلکەدان ئەمە لە ڕووی زانستی فیزیشکیەوەشتی لە ماستیش باسەکەن دکتۆر هیچ ئەسڵی نییە لە مۆزۆ ئەجارێ ئەم دۆشاوی کە بۆ وردەکیس و تەکەیوس و ئەو شتانە باسیەکە ئەڵێ من ئەوەم بەکارهێنا چاک بووم هیچ ئەسڵی نییە هیچ ئەسڵی نییە چکە یعنی خۆی تەکەیوسی هێلکەدان نەخۆشیێکی درێژخایەنە قەت چاک نابێ بە هیچ شتێک چاک نابێ چارەسەری نییە ئێمە حتا ئەو چارەسەرانە کە ئەیکەین بۆ نەخۆش هەمووی کاتیە بەپێی نیشانەکانی نەخۆشیەکەیە بەپێی تەمەنی نیشانەکانی چی پێویستە ئاواهی یعنی چارەسەریەکەین نییە یەک حەبین بە نەخۆش بڵێن تۆ وردەکیست نەما بڕۆ بۆ ماڵەوە ئیتر مراجعەمەکە ئەم دۆشاوی تووە چۆن توانی مەسەلەن بە یەک جار خواردی یەکسەر چارەسەری کرد بەعکسەوە شیرینە شەکری تایە بەعکسەوە خراپە بگرە یعنی باش چاکەی نەبێ خراپەی هەیە بۆیان دوایین پرسیاری منیش دکتۆر لەسەر بابەتی خورانی ئەو ناوچانە زۆر جار ئەڵێ بابەتێکی بخوێنەوە باسی ئەوەکە ئەڵێ خانمان پەنا بنەبەر لەفکە و هەندێک بابەتی تر ئەمانە چەند زیان بە دۆخەکەگەین خۆی ناوچەی زێ تووشی ئیلتیهاباتە ئەبێ بە شێوەیەکی گشتی با بڵێن بە بەکتریا بێ بەکتریەل ڤەجاینۆزس تۆ ئەبێ جیایان کەیتەوە ڤەجاینۆزەکە مەسەلەن دەردراوێکی سپی ئەبێت و وەکو بۆنی ماسیلەیەت یەکسەر خانمەکە ئەزانێ ینی هین تێکەیاتێک کە تۆ ئیلتیهابێکت هەیە بڕۆ سەردانی پزیشککە یاخود مەسەلەن کەڕوو ناو لەشی هەیە یعنی دەردراوێکی سپیەکی وەکو پەنیر وایە بۆنێکی مەسەلەن ناخۆشی هەیە یەکسەر ئەزانێ پێیتر ئەوی تر مەسەلەن بە پاراسایتەکەەوە کەوتمان لە ڕێگای سێکسەوە ئەگوێزرێ ئەویان مەسەلەن دەردراوەکە ینی زرد بۆ سەوز باوە بێ یاخود مەسەلەن بەهۆی شتێکی ترەوە دروستە بێ ئەمانە هەمووی ئەنواعی هەوکردنی زێن یعنی ئەمە باشترین شت خۆڕاگرتن بە پاک و تەمیسی بە با بڵێن یعنی پێشەوەی توشبی خۆت بپارێزی لە هەوکردنەکە لەبەرەوە یعنی ئەنواعی زۆرە و ناتۆ ئەمە بەس بە فەحس و بە پزیشکی پسپۆڕ ئەتوانێت جیایان کاتەوە و بە پێی با بڵێن ئیلتیهابەکان جۆری ئیلتیهابەکان چارەسەری بدا پێیان زۆر ڕاستە دەست خۆش بزیکارێکیان سپاس بۆ تاوی زانێرەکانە زۆر سپاس بۆ ئێوەش وەرزی